لەبارەی ئاین و کەلتور نووسەر سمکۆ محەممەد کتێبی گوناح و ئیمان بڵاو دەکاتەوە. کتێبەکە پشت بە چەندین با بڵێن لێکۆڵینەوە و هەروەها توێژینەوەی ئەم نووسەرە دەبەستێت کە لە بوارە جیاوازەکانی ئاین و کەلتوردا کردوێتی و بەرهەمی ئەم کتێبە 17 ساڵ کارکردنی نووسەرەکەیە. لە هەولێر سمکۆ محەممەد نوێترین کتێبی خۆی بڵاو کردەوە. یەکێتی نووسەرانی کوردلقی هەولێر کۆڕێکی بۆ سمکۆ محەممەد نووسەری کتێبی گوناح و ئیمان ڕێکخست. لە کۆڕەکەدا نووسەر باسی لە ناوەڕۆکی کتێبەکە کرد کە بەرهەمی کارکردنی 17 ساڵی بووە. لە لێدوانێک بۆ کورتسات مەگەزین سمکۆ محەممەد ئاماژەی بەوە کرد بابەتەکانی ناو کتێبەکەی چەندین توێژینەوەی جیاجیا لە خۆ دەگرێت لا گەشتی چەندین شوێن و ناوچەی کوردستانە لەبارەی ئاین و کەلتور. ئەو بەرهەمەی کە ئێستا ئەمڕۆ قسە لەسەرەکەم کتێبێکە بە ناوی گوناح و ئیمان و توێژینەوەیەکە لەبارەی گروپە ئێتنیەکانی کوردستان، ینی پێکهاتە ئاینی و پێکهاتە جیاوازەکانی کوردستان. لەوێ من لەسەر چەند پێکهاتەیەک ئیشم کردووە، چەند ئاینێک کە لە کوردستانە هەن و دراسێکی مەیدانی دراسێکی ئەکادمیشە هین لە ڕۆژهەڵات دڕۆکۆیشم کردووە. هەوڵدەم لە کۆڕەکە قسەی سەر کرد کە بۆ ناونیشانەکەی ئەوەیە ئەویشە تقریبا زیاتر لە 17 ساڵ ئیش لەسەر کراوە چاپی دووەمێتی کە وەزارەتی ڕۆشنبیری کردوێتی.